ساڵی خوێندنی 2016-2017 بەوتەی شارەزایان و پسپۆڕانی پەروەردەیی ساڵێکی پڕ لە قەیران بوو کە لە لێواری مەرگ گەڕێنرایەوە. ئەوەش دەڵێن ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بڕوات ئەوە ساڵی داهاتووی خوێندن گرنتی نییە کە پرۆسی خوێندن درێژی هەبێت. بۆ ئەوەش یەکێتیی مامۆستایانی کوردستان ھۆشداری دەداتە حکومەتی ھەرێم کە بۆ ئەو مەسەلەیە بەجددی بێتە سەرخەت و یەکەمین کاریش کە بیکات پێداچوونەوەیە بە سیستەمی پاشەکەوتی موچە. یەکەم هەنگاو حکومەت بێتە پێشەوە بەڕاستی حکومەت ینی چونکە کلیلی چارەسەرەکەی لە لای حکومەتدایە بەڕاستی کلیلی چارەسەری ئەو دۆخە نەخوازراوە لەبەرەوە دەوێت بڕیاری ئەو بدا پاشەکەوت دەستکاری بکات بە شێوەیەکی بە ڕێژەیەکی باش کە لە قازانجی ژیان و گوزەرانی مامۆستایاندا بشکێتەوە لەن بە نەتیجە و بێگومان ینی ئێمە مانانیش هەموو لاشی دەبی هەوڵ بدەین. جارێکی تری ژیانی من داواشمان لە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا کردووە ئەم ساڵ لە هاویندا ینی کۆمەڵک کۆبوونەوە بکرێت بۆ ئەوەی بزوانی ڕێگە چارەی ئەو حاڵەتانەی کە دروست بووە لە نێو پرۆسەی پەروەردەداوە لە خوێندنی باڵادا ینی کەمی دەوام و ئۆف دروستکردن و 2 ڕۆژ و 3 ڕۆژ ئەمە لە پرۆسەی پەروەردەدا لە هیچ شوێنێکی دنیا نییە بەڕاستی. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ساڵی خوێندنی 2016-2017 ساڵێکی ناتەن دروست بوو بە شێوازێکی پەروەردەیی بەڕێوە نەچوو بۆ ئەوەی ساڵی ئایندەی خوێندنیش بە هەمان دەرنەڕوات. ئەوە پێویستە حکومەتی ھەرێمی کوردستان بەردە دەستپێکردنەوەی خوێندن ژیان و گوزەرانی مامۆستایان باشتر بکات و کێشە پەروەردەیەکانیش چارەسەر بکات. یەکەمی خاڵ ئەوەیە کەوا پێویستە گوزارانی مامۆستایان باش بکە بەڕاستی ناکرێت مامۆستا بەم گوزارانە خراپی ئێستا بتوانێت ئەدایەکی باش بکە بتوانێت پەروەردە و بابن لە بواری خوێندن باڵا بتوانێت ئەدایەکی تەندروست بەڕێوە بە لەبەرەندێ پێویستە حکومەتی ھەرێمی کوردستان زۆر بەجددی بێتە سەرخات ئەوەندە خەم سارد نەبی لەم بوارە چونکە هەمومان دەزانی بواری پەروەردە و خوێنی باڵا بوارێکی زۆر هەستیارە. بەهۆی قەیرانی دارایی ھەرێمی کوردستانەوە سلکی پەروەردە و خوێندن یەکێک بوو لەو کەرتانەی کە زۆرترین زیانی بەرکەوتو بەهۆی وەکو شارەزایان و پسپۆڕانی پەروەردەیی دەڵێن پرۆسەی پەروەردە و فێرکردن لە ھەرێم چەندین ساڵ گەڕایە دوایەوە و لە لێواری مەرگ ڕزگار کرا. بەڵام ئەگەر کێشەکان چارەسەر نەکرێت و بەردەوام بێت ئەوە پرۆسەی پەروەردە ڕەنگە دووچاری مەرگ ببێتەوە. سیروە حوسێن، کوردسات نیوز، هەولێر.